ئەم شتە بە قوتە لە مێشکی هەمومانە هەیە چییە؟ داڵغەلەیانە. بەڵام ئەم داڵغەلەیانە سەبەبی چییە؟ چی لێ هاتووە؟ ئێمە نەمانتوانین کۆنتڕۆڵیکەین. فڵان کەس بەهۆی داڵغەلەیانە تووشی نەخۆشی نەفسی بووە، فڵان کەس بەهۆی داڵغەلەیانە لە مەکتەب تەمەڵ بووە، فڵان کەس بەهۆی داڵغەلەیانەوە لەسەر ئیشەکەی دەریان کردووە، فڵان کەس بەهۆی داڵغەلەیانەوە بینی تێکچۆ لەوە. داڵغەلەیان کێشەکە داڵغەلەیان نییە، کێشەکە ئەوەیە تۆ ناتوانێت کۆنتڕۆڵیکەی. شتێکی بەقوت لەناو مێشکی توایە، ئەبێت تۆ کۆنتڕۆڵیکەی. ئەویش چییە؟ توانای خەیاڵکردنە، فەنتازیایە. ئەم توانای خەیاڵکردن و فەنتازیایە چی ئیسفادەیەکی؟ کۆنتڕۆلی نەکەی زەرەرەکەی. ئەچی بە خەیاڵات تەرکیزت تێگەچێ، بیرۆکەکانە زۆر خەیاڵی دەرەچن، خەڵک گاڵتەی بە عەقڵیە لە مەکتەبە زیرەک نابی. ئەگەر کۆنتڕۆلی نەکەی ئاوای بۆیە وازان خراپە. بەڵام ئەگەر کۆنتڕۆلی بکەی ئەتوانی هەر بەوە یادگەت چەندان بەرابەر بزیاد یادگە ئەتوانی هەر بەوە ببیتە کەسێکی داهێنەر بیرۆکەت بۆ بێ هەر بڵێ فلان 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 یەکسەر بیرۆکەیەکی بۆیە ئەگەر داڵغەت پەرە پێیا و کۆنتڕۆڵە کرد. اینجا خۆشی ژەژیت خۆشە ژیت. من ئەچمە ناو قیتارێک باشە، یا فلاشکارتم پێیە، یا کتێبێکم بەدەستۆیە، یا لە مۆبایلەکەمان گوێم گرتووە لە شتێ فێرە بم، یان ئەو 5 دقەی ئەم شتانە دانم لە پەنجەرەکەوە سەیرێکی دەرەوەکەم دەستەکەم بە بیرۆکەی داهێنەران. فکرم بۆیە ئەم پرۆژە وا لێکەم، ئەو فڵان کەس ئاوا احتیمامی پێێن، ئەو مۆزوع ئاوا چاکەکەم. خەیاڵم بۆیە 5 دقەیە. ئەی خەڵک چیەکە؟ خەڵک هەر لە ئەوڵەدا ئەخیر دائنیشێ هیوا هەیە هەموو خەیاڵەکانی ڕابردووی خۆیت جارێکی کە ئەچێ ئەی شێلێتەوە دیسان هەموو ناڕەحەتیەکانی ڕابردوو. هیوا هەیە زۆر خەیاڵیە، هەر بەردەوام لە ئایندێ. بەڵام منیش زۆرجار لە ئایندەم، بەڵام ئایندەکەی من و ئایندەکەی و جیاوازە. ئەو ڕاکا لە واقع لە خەیاڵەکەیە ئەبێ بە شتێک مستەحیلە ببێ، خۆشی باوەڕی پێی نییە، بەس حەزەکە بیری بەلای ئێستاوانەوەی. بەس نە، منەچم بۆ ئایندێ کە باوەڕم پێێتی و خەیاڵی بۆ ئەەکەم ڕێگاکانی ئەدۆزمەوە چۆن پێی بوو. کەواتە من و ئەو هەر یەک شتەکەین. منیش توانە فەنتازی و خەیاڵەکەی مێشکم بەکار ئەو ژەوە بەکارێنێ، ئەو بە زەرەری خۆی من بە قازانج. باشە، کەواتە ئازیزم ئێستا نزیک بوونەتەوە لەوەی کە بڵێن ئەی باشە بێزدەبت مەبەستم چییە؟ بەڕێزە تۆ کە هاتی خەیاڵت کرد، خەیاڵ پەیوەست نییە بە واقعە. خەیاڵ شتێکە تۆ لە سەرووی واقعیشۆ ئەتوانی. بۆ نمونە تۆ بە هەموو تەمەنی ماڵات بینیوە ئەلەوەڕێ شیرەیە باشە، بەڵام لە خەیاڵەکان تا ئەتوانی ماڵات بین کە پێشیان خۆ بفڕێ. کەواتە تۆ پەیوەست نیت بە واقعەوە. واقع زۆر جار دەستی تۆ ئەگرێ. هیوا هەیە ئەڵێ ئینسانە بێ واقعی بێ. باشە واقعی بە، بەڵام ئەوانەی گۆڕانکاریە گەورەکانیان کرد واقعی بوون، ئەوانەی تەسلیمی کۆمەڵگاکەیان بوون واقعی بوون. بەڵێ واقعی بوون. ئەی کێ توانی گۆڕانکاریەکە دروست؟ ئەوانەی کە واقعەکان قبول نەبوو خەیاڵێکیان هەبوو بۆ واقع. من نمونەیەک زۆر جار باسم کردەوە. مەهاتما گاندی هیندستان 130 ساڵ شتێکی ئاوا بەدەست بەریتانیەکانەوە 100 ساڵ زیاتر، یعنی لە 1 قەڕن زیاتر هیندستان بەدەست کۆمپانیای شەرقیەوە، یەک کۆمپانیای بەریتانی ئیداری هەموو هیندستان و منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕە، حتا لێوە جێیشان هێنا بەرەو عێراق و بەرەو کەرکووک و بەرەو کوردستان. باشە لە دوای ڕووخانی عوسمانی لە جەنگی جیهانیەکە. جا ئەم هیندستانە هەموو هەندێک قەناعەتی کردووە تەواو ئەبێ عەبدی بەریتانیەکان بێت. مەهاتما گاندی پیاوێکی مێشک فراوان، ئەم پیاوە قانونی لە بەریتانیا خوێندبوو، چوو بوویە ئەفریقای باشوور، دنیای بینی بوو. خەیاڵەکانی
ئەو سنوورەی ئەو قاڵبەی شکانە بوو کە خەڵکی هیندستان بە ملیۆنەها نەفەر ئەو قاڵبەی هەبوو چی کرد حەل چییە بۆ گۆڕانکاری وڵات چوو لە ماڵێکا دانیشت 2 هەفتە 2 هەفتە ئەم پیاوە نەهاتە دەرەوە لە ماڵێکی دواکەوتوی ناخۆشە دانیشت هەموو خەڵک چاوەڕێی ماهاتما گاندیانە 2 هەفتە لە ماڵەوە دانیشت لە دوای 2 هەفتە هاتە دەرەوە وتی ئەڵڵا خوێ خۆ ماڵێک باشە خوێ فکرێکی بۆ هاو بە عەقڵی کەسانە هاتووە بەبێ ئەوەی یەک جونتی چۆن هیندستان ڕزگارکەین بەبێ کوشتنی یەک جوندی بەریتانی ناکوژین و هیندستان ڕزگارەکە کێ ئەمەیە بە عەقڵیان بەبێ توندوتی ئێوتی ئەم بەریتانیانە هاتوون مەسلحەتیان هەیە ئێمە شتیان لێکڕین شتیان پێفرۆشین یاڵا با لەم دەقەوانەک ئادە یاڵا دەستکەن بە خۆتان شت بچنن کەس قماشی بەریتانی نەکە کەس خوێ بۆ ئەوان ئیش نەکات و خوێ نەیە بەوان خوێ خۆمان بەرهەمین بۆ خۆمان بە کەمترین کوشتار و لێدان کە لەمان درا هەموو بەریتانیا ڕزگاری بوو ئەمە خەیاڵە بەڕێزان ئەمە دنیای خەیاڵە تۆ سنوورێکە بەزێنی واقعەکەت بەدڵ نییە باشە هەموو پێغەمبەران توانیان واقعەکە قبول نەکەن باشە خوای گەورە پێوتم نابێ واقعەکە قبول نابێ بڵێ ئیتر ئەو واقعە و تەواو ئەمە کوردستانە و ئەمە ئیتر خوێندنە و ئەمە نازانم چییە و ئیشە و ئیتر هەروایە و تەسلیم مەبە نابێ واقعەکە قبول لە شەڕی خەندەقە کاتە یەنە سەر موسڵمانان چاڵ هەڵەکەن نەها سەلمانی فارسی فکرەیەکی هێنا وتی وەرن با چاڵ هەڵکەنین ئەسپەکانی دوژمن نەتوان بێنە ئەم بەرەو باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ پیکەکەی بەرز کردەوە بەردێکیان شکاند لەناو چاڵەکە کە هەڵیانەکەن وتی ڕۆممان فەتح کرد وەرە لەو لەحزەیەی کە هیچ دەسەڵاتێک نەماوە تۆ خەریکە شارەکەت داگیرەکەن باشە لەو لەحزەیە وەکو چی وایە وەکو وایە ئەسەر لە کوردستانەوە بڵێین ئەمە ڕێک وەکو وایە ئەڵێ کورە بیر لەوە مەکەنەوە چوار پارچەکە ڕزگارکەین کۆشکی سپی و کرملی نەگرین ڕێک وەکو وایە ئەی خەڵک چۆن سیر دەکەن تۆ وا بیرکەیتەوە بەڵام بەو شێوازە کە تۆ خەیاڵت کرد خەیاڵەکە و لە واقعەکە دەرەچێ سبەی بیرۆکەی تریە بە مێشتا بۆ جێبەجێکردنی بۆیە بەڕێزان گەورەکانی مێژوو نووسەرەکان کەسایەتیە موهیمەکان هەمووی ئیسپادەیان لە خەیاڵ کردووە ئێستا ئەمێ پێتان بڵم خۆشبەختانە ئەمڕۆ گەشتوین بەوەی کە تواناکانی یادهێنانەوە هەر بەم خەیاڵکردنە حەلەوێ بۆ نمونە تۆ تێ وشەیە لەبەر ئەم وشەیە وەرە نزیک بەرەوە لە یەکەم خەیاڵکەیە بەمێشتە اینجا خەیاڵەکە نائاسایی بکە زۆر ناتەبیعی و نائاسایی بچۆ لە ناو خەیاڵەکە بە ئیحساسەکانتەوە بچۆ لە ناو خەیاڵەکەت ئەم شتە بە دەقیقی لە مێشتی تۆ خەست اینجا وەرە بابین ئەوانەی پێمانەوتن تەمەڵن مێشکیان ئیژ ناکە فێر نابن نازان لە بەریکەن خەیاڵ وەرە بەس ئەمانە فێرکەین ئیسفادە لە مێشکی خۆیان بکەن ئەو توانایی کە خوا پێیاون و ڕۆژانە بەکاریان بە غەڵەت بەڕاست بەکاریان بزانە چ گۆڕانکاریەک ڕوایە ئێستا فکرەکە ئەمەیە خەیاڵکە با خەیاڵەکەت زۆر ناواقعی بێت ئەتەوێت لە بیرت نەچێتەوە ڕیزبەندی شت لەبەرەکی ئەتەوێت لە بیرت نەچێتەوە یەکەم شت مۆبایلە مێ مۆبایلێکی ئەپیادی بەدەستەوە بێت لە خەیاڵەکەتە بیهێنە پێشچاوی خۆت بە هەزاران مۆبایل لە ئاسمانەوە پێتە خوارە بیهێنە پێشچاوی خۆ باوەشت کردوێتەوە 500 مۆبایلە هەڵگرتووە ڕێبەڕێ اینجا ئەمە یەکسەر مۆبایل لە مێشکان لە بەروی خەیاڵەکە و ناواقعیە زۆرترین پەیوەندی خانەدەماری دروستە بێ لە ناوەوە فەرقیە مۆبایلێکی وا بێنە پێشچاوی خۆت لە ناو مێشتا پەیوەندی خانەدەماریەکە کەمترە
هەزاران مۆبایل بێنە پێشاوی خۆ لە ئاسمانەوە کەونە خوار و چنیان لێ ئەیت و کورە دانێکە بەدەم گرتووە و دانێکە خسۆتە ناو گیرفانەکەت و هەموو ئەمانە بە جیسم و بە دێم و بە لێ و بە دەست و هەموو ئەحساسیەکەی زۆرترین پەیوەندی خانەدەماری دروستە بێ واتە بێخەمی ئەم معلوماتە جێگیر